شاه ابراهیم کوڕە سەید محەممەدێ گەورە سوارە کوڕە سوڵتان سەحاکە نازناوە ئاینی ئەیوتە ڕۆکیار و مەلەک تەیاریش وە پێوتنە لە ساڵە 1324 زاینی لە ئاوایی شێخان هاتەسە دنیا. دایکی خاتون زەینەب دوێتە میر خوسرەوە لڕۆستانیە لە سەردەمە مناڵی لە خانەقای سەرگەرم چەوی باز کردگە و پەروەردە بووە لە ڕۆژگارە جایەڵی دەرسە ئاینی و عشق خودایی لە سوڵتان سەحاک وەرگرتگە. شاه ابراهیم لەبان داوای سوڵتان سەحاک ئەڕا ڕابەریکردنە ناوچەی لە خواڕگە کوردستان کەفێگەڕایی سەردەی لە چەند ناوچەیک دەرەنجامیش لە ئاوایی سەرانە کیسا باوە یادگار و پیوشن نیشتەجی بووە. هەر لەو ڕایش لە ساڵە 1407 کوچە ئاخرین کردگە و ماڵاوایی یەکجاری لە دنیا کردگە. یاڕێی شاه ئیبراهیم لە ناوچەی لە خانەقی و مەنەلی و کەرکووک و شوونەی لەتر و پیانوشن کاکەیی ئەیانە پێڕەوە هور و باوەڕە یارسانەی لە سەردەمە شاه ئیبراهیم کەن. کۆمەڵە شێری شاه ئیبراهیم و ناوبە دیوانە ئەیوت کە خریاسە وەردەست زۆرمە شەرەیری وە شێوەی بەند یا کۆپلە ڕێکخریانە هەر بەندی لە باوەت وە سەرهات و ڕوویداگە پەیامبەری یا پیری یا وەلیگ یا سۆفیک یا گەورە و پیرۆزێک ئاینیە گشتی لە دەوروەرە هور و باوەڕە دۆنادۆن پێیچەوکەیگ و وەشیوەی ئێپۆسە ئەفسانەی دەریان خەی لەبەنێک وەسەرهاتە نوح و ڕوویداگە تۆفان باسکەی ئەوەک لە ئەفسانەی کوێن و ئێپۆسە گەڵگامیش و تەورات و قورئان باس لەلی کریابە. هور و باوەڕە دۆناودۆنی یارسان واشکرا لەی بەندە دیارە و ئەوە کە شاه ئیبراهیم لەسەر ئەو باوەڕەسە کە گیان لە لەشە حامە کوڕە نوح و گیان باوە یادگار لە لەشە سامە کوڕە نوح خۆیان نیشاندانە. گیان حام لە شاه ئیبراهیم و گیان سام لە باوە یادگار دەرکەفتنە وەو جۆرە کە باسکەی گوشی زۆراڵە کۆی کام زۆراڵە کۆی کام یادگاورە من زۆراڵە کۆی کام چاگا تۆفانی مێردان وۆست وەدام نوحی نەبیبی کەشتی و ئەرشام تیرەنداز بێمان ئەز نامم بێحام کاوکەم یادگار نامش بیا سام. وەو معنە کە تۆ پەیوەندی وە کوێی پاکەوە دیریت ئەی یادگارە من تۆ پەیوەندی وە کوێی پاکەوە دیریت لە وەختە تۆفان مەردەیرت وەلدا بوون نوحە پەیامبەر و یارایلی لە ناو کەشتی بوون من ناوم حام بوو یادگارە کاکەم ناوی سام بوو کە وەی جوورە باسکەیگ و لەتی خۆی دەرخەیگن لە شعرەوە. لە بەندێکتر باس لەوە سەرهاتە سیاوەشکێک ئەیە کوڕە کەیکاوسە کە مناڵێک جوان بووە کە تەمەنی ڕاستیەسە 7 ساڵ کەیکاوسە سیاوەش وەڕۆسەم سپاردە سێراوەک هۆکارەی ڕاوشکاری بکەیت و مەشق جەنگاوەری وەلیا بکەیت. سیاوەش وەل ڕۆستەمە گەورە بووە کەوە ویلایەت یاگەر لە جایڵ جوانی گلە و خواردەسە ماڵە باوگە خۆی سۆدابەی ژنە کەیکاوس دڵبەندی بیە و حەزری کردگە وەلی سیاوەش هیچ مەیلێک
ئەڕای نەیاشتەکە وەو خاترە کە باسکەی و وشیک شای ئیبراهیم لە شێری ئیبراهیم ئەیان ئیبراهیم ئەیان دەروونم جۆشا مۆرغم کرد ئەیان مەزهەر تووس بیم شازادەی کەیان پووری شا نۆزەر زەرین پوش بەیان کاکەم یادگار دۆنی سیاوەش نەپشت کرد وێران و دەواونی دەو کوشتە بیوەتیغ شای ئەفراسیە تاگڕەی فانوس خەسرە و بیر ڕەوشەن و زۆری ڕۆسەم حەقی با بۆشسەن باسکەی گولێرە وشی ئەی ئیبراهیم ئاشکراس لەلیت کە دەریونم کوڕیەک و مۆرخە دڵم ئاگردار گچتیگە من لە تۆس بیم و شازادەی کەیانیای بووم کوڕەشا نەوزەڕە زڕ پوش بوو کاکەم یادگار نمونەی سیاوەش بوو وە سواری وڵاخ و ناو ئاگر و شیرە ئەفراسیا و کوژریا لە وەختێک گڕە فانوس خسرە و ڕووناکیدا و زەبرت تۆڵە و حەقەبکردن حەق باوکم وەرگرتمەوە وەی جوورە وشی من هەزاران هەزار سەڵام لە گیاونە پاکە شا ئیبراهیم ئەیوت و گشا ئەرەیل و ڕۆشن هورەیل